دانیشتووانی گەڕەکە ئازادکراوەکانی موسڵ ئامادەکاری دەکەن بۆ مانگی رەمەزان جیاواز لەگەڵ ئەو کاتانەی لەژێر حکومی تیرۆریستانی داعش بوون. ئێستا خەڵکی ئەم شارە یاخود فەرمانبەرانی حکومی مانگانە 29 ڕۆژی خۆیان دەژمێرن ڕۆژی کۆتا مانگ موچەکانیان وەردەگرن و هەموو جۆرە خواردنێکیان لە شارەکەیان دەست دەکەوێت. شهر رمضان المبارك بهزيمة داعش هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز و هەڵاتنی داعش و نەمانیان وەگەڕانەوەی حکومەت ئەو هەموو جۆرە خۆراک و خواردنە ناز و نیعمەتێکە خوا بۆی ناردین بۆ ئێمە ڕەمەزانێکی خۆش دەبێت ئەمساڵ لەژێر سایەی حکومەتین ئینشاڵڵا هیچ کەم و کورتێکمان نابێت. ئەو کەلوپەل و خۆراکانەی لە بازاڕەکانی شاری موسڵ هەیە سەدان هەشتایان لە هەرێمی کوردستانەوە بۆیان دێت. تقريبا 80% كردستان يعني المعجاجي بس نزیکەی سەدان هەشتای کەلوپەلەکانمان لە کوردستانەوە بۆمان دێت بەشێکیان لە بەغدا و سامەراوە بۆمان دێت لە کاتی داعش ئەو کەلوپەل و خواردنانە نەبوون ئێستا وەکو شارەکانی تر هەموو شتێک لێرە هەیە. لەم شارە ئەگەرچی تا ئێستا لژنەی چاودێری بازار و دیاریکردنی نرخەکانیان نییە بەڵام هاوڵاتیان لە نرخی کەلوپەل و خۆراکانی بازاڕیان رازین. وما رمضانك اللي وقت داعشي رمضانك شنبو وغرازي نبو هون رمضانك شباب باشا خلك هم غراز ذكرن وتشي ذكرن ولا كردستان هم غراز تيرا وذكرن ان شاء الله ارزانه مو غراز ارزانه والله هم ارزانه غراز ارزانه گۆشت ارزانه مو تشت ارزانه. ڕەمەزانی ئەمساڵ بۆ دانیشتووانی موسڵ ڕەمەزانێکی جیاواز دەبێت چونکە لەژێر حکومی داعش ڕزگاریان بۆ و هەموو جۆرە خواردنێکیان بە نرخێکی گونجاو دەست دەکەوێت. گەیلان بۆتانی کوردسات نیوز موسڵ.